ئێمە وەکو مامۆستا فەرشید باسی کرد لە فێدراسیۆنی جیهانی کۆبۆ وڵاتێکین لە 53 وڵاتانەی کە لە ناو ئەو فێدراسیۆنە ئەندامین و لە 4 ساڵی ڕابردوو کە زۆر خۆمان ماندوو کرد تاکو بگەین بەو ئاستا بە چاکردنی چەند پاڵەوانێتێک لە کوردستان، بەڵام پاڵەوانێتەکەی پێشتر لە بینی 4 وڵات بوو کە لە هەولێری پایتەخت کرا بە شێوەیەکی ئاماتۆر بوو، بەڵام ئەو یاریە کە سبەینێ دەکرێت پرفشناڵە واتە پێشکەوتووە لە کوردستان و هەروەها لە کۆماری ئیسلامی ئێران 12 یاریزانی ئێران بەشدارە، 12 یاریزانی خۆشمان بەشدارە لە کوردستان کە 4 لە شاری دهۆکە، 4 لە شاری سۆرانە، هەروەها 3 یاریزانیت کەشمان لە دەڤەری گەرمیان دەبێت. لەو یاریە کە ئێمە باسی دەکەین بۆ یەکەم جارە لە کوردستان هەروەک باسمان کرد لەسەر شێوازی پرفشناڵ بووە. شێوازەکە چۆن بووە؟ شێوازی پرفشناڵ پێک دێ لە دوو بەش، یەک لە بەشەکان بەشی فیس تو فیسا کە ڕوبەڕووبوونەوەیە و یەکترناسینە بۆ ئەوەی کە دواتر یاریەکە لە بینی پاڵەوانەکان بکرێ بە یاریەکی بەهێز و ناسراو. یاریەکە چێش وەکو چێش نییە، بە شێوەی پرفشناڵە. ئەو یاریە یعنی دوو یاریزان یاری دەکەن، یەکیان دەباتەوە براوەکە دەبێتە خاوەنی پشتێنی زێڕین کە لە فدراسیۆنی کۆبۆ، فدراسیۆنی جیهانی کۆبۆوە ئاعترافی پێکراوە و ئەو پشتمێنە دەبێتە یعنی دەبێتە کارنامەیەک بۆ ئەو پاڵەوانەی کە لێرە سەر دەکەوێت و ئەو پاڵەوانە لەو فدراسیۆنە ناسراو دەبێت و دەتوانێت بەشداری وڵاتانی دەرەوەش بکە، بەڵام ئەمە کە هەستین ئەو پاڵەوان تێمان لە کوردستاندانا بۆ ئەوە بوو کە بتوانین لە کوردستان ڕسمیەت ببەخشین بە کارەکانمان.